تماشاوان جادن باش جارێکی دیکە بۆ بەرنامەی دابێژ بەخێر بێن من هەکارن هێلیمە بێگومان لە گەرمیوانەکانم باسی پرسێکی گرنگێکی کە پەیوەستە بە ژیان و گوزارانی خەڵکەوە بە تایبەتی لە زۆرۆفی ئێستا کە کوردستان تێدا تێپەڕە بێ ئەویش مەسەلەی کۆبوونەوەی خوراکی ئەو خوراکەی کە لە ساڵی 1996 بەپێی بڕیاری 986 نفت بەرامبەر خوراک کە ئەو کاتە بێگومان ڕەوشی عێراق بەگشتی ڕەوشێکی زۆر خراپ بوو بەسەر هاوڵاتیانی عێراقدا بەش دەکرا ئەو پرۆسەیە بەردەوامە بەڵام دوای 2003 دوای پرۆسی ئازادکردنی عێراق ئەو پرۆسەیە لە نەتەوە یەکگرتوەکان کەوتە دەست حکوومەتی عێراق بە تایبەتی تەعاملی وەزارەتی بازرگانی عێراق لە ئێستادا ئەوەی جێگەی سەرنجە ئەو خوراک و ئەو کەلەسە خوراکانێک کە لە کوردستانە لە چارچەوەی ئەم بەرنامەیەدا بەش دەکرێت بێگومان کوالیتێکی زۆر خراپە گلەی خەڵک لەوەیە کە کوالیتی زۆر خراپە ئەم ماوەدانە ئەسلەن بۆ خواردن هەر ناشێ حتا ئەو شێوە تەعاملەی کە پێکرێ ئەو عەقدانەی کە لەلایەن کۆمپانیەکان وەردەگرێ بۆ چونیەتی هێنانی ئەو کەل و پەلانە بێگومان ئەمە پرۆسەیەکی دوور و درێژە کە لە سەردەمی بینون سیڤانە کە لە بیرتان بێ ئەو کاتە مەسوولی ئەم مەلەفە بووە ناو بەرامبەر خوراک ملیارها دلار گەندەڵی تیاکراوە بە پێی ئەو بەڵگانێکی ئێستا لە بەردەستی من هەیە بەس ئێستا ئێمە باسی وەزی ئێستاکەین ئێوازانن کە هەرێمی کوردستان ڕۆبەڕووی قەیران بۆتەوە برینی بودجێ هەرێمی کوردستان لە هەمان کاتدا ئەو شەڕەی دژی داعش دەکرێت کە لەمەشە پارەیەکی زۆر میزانیەکی زۆر بەم شەڕە تەرخان دەکرێت لە کوردستانە بێژگە لە عێراق کە بێگومان ئەو ڕەوشە بەسەر عێراقی شەواتەوە خەڵکێک زۆر پێویستیان بە کۆبوونەوەی خوراکە لە کاتێکە بار ساڵ بۆ نمونە 6 مانگ ئابزانم ئەستان هیچ کەرەستەیەکی خۆراک ئەوانە کە پێویستی ڕۆژانەی خەڵکن نەهاتووە ئەم ساڵیش ئابزانم 2 مانگ هاتووە ئەوە 6 مانگ ڕۆیشت خەریکە مانگە حوتیش بەسەردا بێ چی بکرێت بۆ ئەوەی ئەگەر هاتوو چەند پرۆسەیە بەم شێوەیە بەردەوام بوو بەم فلتەرەیە ناڕۆکۆپێکە تێپەڕ بوو ئەکو چاودێرەکان بڵێ بەدیلی تر هەبێ ئەلتەرناتیڤی تر هەبێ لای نەپەیوەندەرەکان لەم بارەوە چاڵێن بەڵێ بەرەزان ئاهێن خارنێ ئەو ئاهێن خارنێ هین دەزانن ئەو خواردنە لەسەر هاوڵاتیان تێتە دابەشکردن و بودجێ بێگومان نەفەقاتی سیادیەت عێراقیە لەسەر حسێبە هەمی خەڵکی عێراقیە ئەف پارێکی زۆر تێتە تەرخانکردن ji بۆ کەرەستین خواردنێ بکردن لەسەر هاوڵاتیان بێنە دابەشکردن لە ئەف کەرەسە گەل و ئارێ بدلێوەیە برنجێ بدلێوەیە چنە باید بێشەوە برنجێوە 250 دینارە لەوەتکەری و جارەکەدی تێگوتن کە نەت فەرداب عنوانێدی پارێکی تێتە فرۆتن کێشەیە لە ڕەوشانهایی کوردستانی تایبەتی بێگومان کومەکە قەیرانان هەیە بشێت هەموو کەرەستێن خوا بەرینکە خاڵ بازاری و بەهای گران دەست بکەویت چ بهێتەکردن ji بۆ ku di rewşeke nihada bi vî awayî de alternatîv hebe ji bo ku xelekî bikar be bi asanî kerestan bi dest bixe an sebeb çi ev kerestên hosa xerab ku tên gotin têne dabeşkirin bi ser xelkê û çend heyva jî carekê bêguman bi dirêjeyê divê babetî gel mêvanên xwe dabeşkeyn ji wana newzat em berêberî giştî bazirganî li Wezaretî Bazirganî û Pêşasazî Herêmî Kurdistan Yasîn Mamed Gelalî pisporî xwerak û tendurustî ke li stûdyoyê nava li Hewlêr li gel min her wiha Şevket Mehmed berêberî kompanya dabeşkirînê xwerak li Parêzgahê Silêmanî li Silêmaniyê ve Hesên Sabrî Abdulxaliq kerekxerê navbera her du wezaretên bazirganiyên herêmê û ya Iraqê di heman dem da rêveberê rêxistina pisolên xwarinê li Duhokê li stûdyên me li Duhokê gelmê gelê bixêr hatine mêvanên xwe dikim careke din kak Newzat li berêstana dest pê bikim bêguman li bîdayetê bernameke çend pisyarêkim kirteke serincî dabê yanî bû bem şêwe yanî ئەو خۆراکی کە دابەشیش دەکرێت چەند مانگێک جارێک ئەوەی کە دابەشیش دەکرێت کوالیتێکی زۆر خراپە بەڵێ زۆر سوپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە لە ڕاستیدا بابەتی کۆبوونی خۆراک ئەمە بابەتێکی مرکزیە ئەو بڕەپارەیە کە تەرخان دەکرێت بۆی لە نەفەقاتی سیادی عێراقی تەرخان دەکرێتن بۆ ئەم ببەستەش ساڵانە لەو نەفەقاتە ئەو پارەیە کە تەرخان دەکرێتن دیاریکراو دەبێت و لەگەڵ ئەوەش بەشی کوردستانیش دیاری دەکرێت بۆ نمونە من 3 ساڵم وەرگرتووە 2013 2016 2017 لە ساڵی 2013 4 تریلیۆن و 913 ملیار دینار بۆ ئەم مەبەستە تەرخان کراوە بەشی کوردستان 835 ملیار بووە بۆ ساڵی 2016 ئەو گوژمەیە بۆتە نیوە 2 تریلیۆن و نیو بۆ ئەم بابەتە تەرخان کراوە و بەشی کوردستان کە لە 17 بوویتە 400 تەزبیت کراوە لەم چاچێ ئەو بەڵێ لە سارچەوەی قانون تەنفیز موازنەی عێراقی ساڵانە تەنفیز دەکرێت و ساڵی 2017 ئەو بڕە دیسان دووبارە کەم کراوەتەوە بۆ تریلیۆنێک و 693 ملیار
ئەو بڕەپارەیە کە بۆ کوردستان تەرخان کراوە 287 ملیارە. ئەوە چیمان بۆ دەخوێنێتەوە بۆمان دیاری دەکات کە ساڵانە حکوومەتی عێراقی نەک تەنها غەدر لە هاوڵاتی کورد دەکات بەڵکو غەدر لە هەموو هاوڵاتیانی عێراق دەکات بەگشتی و کوردیش بە تایبەتی لەبەر ئەوەی کەمبوونەوەی ئەو بڕەپارەیە کە تەرخان دەکرێت بۆ خۆراک کە قوتی هاوڵاتیانە بە تایبەتی قوتی هاوڵاتی هەژارە بەرەو کەمتر دەڕوا وا دەکات کە کوالیتی خۆراکەکە کەمتر بێ لە کاتێکدا کە ژمارەی دانیشتوان زیاد دەبێت لە جیاتی ئەوەی ئەو بڕەپارەیە کە 2013 ئەوەی باسمان کرد 4 تریلیۆن و 913 میلیارد تەرخان کرابوو ببێتە 5 تریلیۆن و نیو بەپێی ئامارەکان و بەپێی زیادبوونی دانیشتوان دێ بۆم ئێمە دەیکاتە نیوە. ئەم نیوە پارەیە وای کردووە کەوا کوالیتیەکی خراپی خۆراکی پێبێتن و خۆراکێکی کەمی پێبێتن نەتوانرێکەوە مانگانە ئەو خۆراکە بەسەر هاوڵاتیان بازرگانی پیشەسازیاری میکردن پارێکە بۆ هەرێم تەرخان دەکرێتەوە تەسەڕف پێوەکەن نەخێر ئەمە بە شێوەیەکی مرکزی تێدا هەر لە قانونەکە نووسراوە نظام تەوزیع عام یعنی شتێکی گشتگیرە لە بەغداوە تەسەڕفات تێدا دەکرێتون هەموو عەقدەکان لە وەزارەتی تیجارەی بەغدا ئەنجام دەدرێتن وەکو ئاماژەم پێ کرد کە پارەکە کەم بوو خۆراکەکەش کوالیتی خراپ دەبێ و هەروەها بڕەکەشی کەم دەبێ ئەمەش وای کردووە کە حکوومەتی عێراقی نەتوانێت مانگانە ئەو بەشە خۆراکی هاوڵاتیان بدات چ لە پارێزگاکانی عێراق و چ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵام یعنی کە گوتم غەدر لە هاوڵاتیان دەکات دوو بەرابەریش غەدر لە هاوڵاتی کورد دەکاتن بۆ نمونە تەماشا دەکەین لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق 9 مانگ 10 مانگ خۆراک تەوزیع دەکرێت واتە لەوێن دەرێژ 12 مانگ لە ساڵێکا تەوزیع ناکرێت بەڵام تەماشای کوردستان بکەین تەماشا دەکەین لە سەدا ئەو بەپێی ئەو ڕێژانەی کە وەرم گرتووە لە سەدا 50 لە هەندێک مەواد دابەش دەکرێت لە هەندێک مەوادیش 120 و 130 دابەش دەکرێت و شیری منداڵیش هەر سفر هەردابەش نەکراوە بە شێوەیەک لە شێوەکان شیر وابزانم هەر لە عمومی عێراق نییە بەڵام خۆراکەکانی تر مثلەن ئەگەر هاتوو لە کوردستان 7 مانگ دابەش دەکرێت لەوێن دەرێت 10 مانگ دابەش دەکرێت ئەو فەرق و جودایەش هەیە ئەمە ژوای کردیەکەوە تا پێم باشەوە بکەمە پرسیارێک بۆ حسێن سەبری عەبدولخالق ڕێکخەرێک ناوبەر هەردوو وەزارەتێن بازرگانی پیشەسازیان هەرێما کوردستانی و یا عێراقیدایە لە دۆکێت گەلمە کاک حسێن وەکو کاکی ناوزاد گوتێکە تا گۆداری کرد بە فەرقەکە زۆر هەیە لە گەلێک دەڤەرێن عێراقی ساڵێ 10 مەها خارن تێتە دابشکردن و gelek kereste têdana lê di herêmê da 5 meha 6 meha salê û kerestê jî gelek kêm têdana bû gelo سپاس بۆ کوردستان 24 براستي تنسيق ما بين هردو وزارة بازرگاني الهرم والبغداد كو تنسيق لوجستيكية بنسبة كوبونة خوراك وبنسبة آهد خارنة بنسبة ميزانية وبودجة وكبارة چند يتفاتينا ترخان كرن هانا لورا بينين پشتي 2003 بتايبت از بيجم تقريبا بشتي 2006 تنسيق ما جالك بو جال بغداد كهردو وزارات وكهردو الشين بيجمة جهات رقابيجي وك برلمان كردستان وبرلمان بغداد بشتي هنجي ما ديد كو بغداد حسكر مركزية بترهبيت ومعاملة قال ما هاتا كرن ناوك هرم حتى ناوك بارزقه لو راد بينن ام كمانغانا متحاضر بون الويرة بنسبة بغداد ام حاضر بون الكوبونا كاوان بيويست بنسبة تعليمات وبنسبة هاريكاري وكهرم وهذا تعليمات مباشر بون الجنوب وزيري كهرم بس وصامة ملاحظة كركوان بتر دكتاتورية بكارتينا قلمة بمثال الشين بيجمتها أفا 2014 بليت كوبون هاتا دابشكرين 2014 و 2015 حتى انك
وەکەرێم ئێکێ کۆبوونێت یا خالی کە ئەم بکار بینن بۆ بەرزەبوونێک بۆ هان عائلەك بێتش خارج هان جدابینێک زەواجێک مدوێت کابوونێک هەبیت دا ئەم بوان چاپ بکەین بۆ وان عائلە ئەم نەشن اجتماعات وان وەک ئەو صحبەتە ئەو دبێژن إنه أولا هنجي نهمات دبون بشتي هنجي كأنجمن وزيران وبربابة جندلي قال برلمان بغداد اوان سيستم كدي انو دركو اف سيستم بنوف سيستم تشكسازيه كوبونا ارزاقي اف تشكسازيه اش نه ماده بونا بينج ماده الديف مبدأك انه اف بينج ماده دبيت كميه وجور هردو يت باش بن بحيث ترى خلكه ما هميه كر بشتينجي ما هو صاديت انه اف بينج ماده اصلا شيري بيتشي قنوات يدا بشكرن وش فان شار ماده هيفانا تقريبا انه كحاليا الشين بجمته ار كسركيه تدا بشكرن هل تشروجا وماده كدي هر هيف يعني بنوفي السيستم كوبوني ارزاقي اوان بالعكس كر بلي قال هرم كاكي حسين دما كده اف بروسيسا ايكش نفقات سياديه وبيجي جبلي عندي مركزيا افريقيا تدابش كرن اباتوت بيجي جلي هبو كاكي نوزاجي بيجمان جلي لدورفيكي هبويا وانا قلت يا وزاره بازرگاني عراق كو بيشر وزير كرجي تدهبويا بيجمان وزير بريفي وزير كونها سني ازبارم كرت وزير في وزاره بويا بو افروشه هي قالوا بو جدايه هكو من آماجة بكر كو جهات رقابي البرلمان بغداد نت أصل مطلوب قال وزيرة بازرگاني چه وزير بازرگاني كرد بيت هان عرب بيت اگر تو ملاحظة كبكي بموازنة 2017 اش كلمة أولي حتى كلمة أخيري همي تقريبا برلمان حتى برلمان يتمجي لنا بصحواته وحشد الشعبي بامتو موضوع كوبونة أرزاقي هان وزارة بازرگاني نوهتا حتى نيفيسين تيدا دورة اف جهات رقابي البغداد بيت تحملها اف مسؤولياتها بكت ولكن هذا بوجي ترخان كري باريب وترخان كري وزارته وزيره من چه معلومات نينا سر ترخان کرنا کا میزانیک چون که براستی اگر میزانیک هوا اصلا دا مواد هبید و دا قرابو کرنجی هبید با مواد بس توی بینی حتی نکه امت حالکا لاوازه چون که اصلا وزير نينا البغداد طبعا ديف حاجات توان مدير عام توان همي مدير عام بوكالة اكو من قوتة جندلي زور بنسبة عقودها قال نبونا جهات رقابي بله الاسباس بوت زبر جمتبا شوكت محمد بريوبري كومبانيا دا باشكني خوراك لشاري سليماني اللي قلمنا قاك شوكت امكاتو باش خليك قلي لو هي لشونيتي دا باشكدني مواد خوراكي ترى مواد كهي كان باوندا حتى لشوي قواسنا ولا شوي عنبار كردني لشوي دا باشكردني سرنجي برستان بالنسبة بشقرة كراتان جناب داغداري كبرز جنابي كاغنوزات بريبري كشتي مواد غذائي بريبرات كشتي بازغاني حكومة يرمي كردستان ئاماژەی بە کۆمەڵە خاڵی زۆر جوانە گرنگە لەبەرەوەی خاڵەکانی کاغزە کە ئاماژەی پێدا بەڕاستی ڕاستەکە حکوومەتی عێراقی بەپێی ئەو بڕێی کە ئێستاکە دانیشتوانی کوردستان ڕوو ڕۆژانە ڕوو لە زیادبوونەکە بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا کە بینی بڕەخۆراکە بە شێوەیەکی زۆر کەم گاتە دەستی ئێمەوە کەمتر لەو بڕێکێت کە گات دەستمان لەبەرەوە کە بڕێکەم دەرگات دەستمان ئێمەش وەکو کاغزە ئاماژەی پێدا نەکواڵتی باشە بێت نە جۆرەکەشی باشە بێت نە بڕەکەشی زیادە بێت و هاتنەکەشی بە هەمان شێوەیە خۆتان جەنابتە ناگەدار لەبەرەوەی کە حکوومەتی عێراقی عەقدەکان خۆی ئێکا هیچ پەیوەندێکی بە حکوومەتی هەرێمی کوردستان نییە عقدەکان لانی وەزارەتی بازرگانی عێراق هیچ جۆرێک کورتیا هاوبەش نیە عقدەکان خوانیکەن کاتی عقدەکان و بوونی عقدەکان و تەخیربوونی عقدەکان بەڕاستی کارێکا کە خواردن دەگاتە دەستی ئێمە و خۆشبەختانە ژۆکانزە کە باسی کە ڕاستەکە ساڵی 2016 و 2017 بەڕاستەکەی ئەو بڕەخۆراکی بە هەرێمی کوردستان نادەوە فەرقێکی زۆری تیا کەم بەدەستی ئێمە گەشتووە بە تایبەت پارێزگای سلێمانی سەدی ناگاتە 40 تا 50 وەکو ئەوی کە ئاماژەماندا ئامارمان لای ئەحسای تایبەتمان لایە
خۆراکان دەگرتمان وەکو هاتنی خۆراکانش کات دەستی ئێمە هەموو ئامادەکاری کراوە و ئێمە لەلانی خۆمان سوپاسی بەڕێوەبەراتی گشتی بازرگانی حکوومەتی هەرێمەکەن هەموو هاوکارێکی بۆ کردین و بڕێکی زۆر پارەی بۆ تەمیر کردوین و پەکیان نەخسین بەڕاستی لەم بارە گرانی ئابووریەدا توانیانە پارێکی زۆرمان بۆ دابینکەن بۆ گواستنەوەی خۆراک و یعنی دابەشتنی سەوڵاتانە خۆشبەختانە نەمانێڵا خۆراک لە کۆگەکانی ئێمە خراپ بێ بمێنێتەوە لە کاتی خۆیان دابەشمان کە گوێ دەستمان دامەدە ساوڵاتانە و ئێستاکەش کە ئێمە بەردەوامی دابەشتنی خۆراک لەبەر خاتیمای بەڵام کاک شەوکەت هەیە نمونەی وا بەردەست کەوتووە ینی کە خۆراکی بەسەرچۆی ئێوەش باسەکەن کە خۆراکێکی بەسەرچوو کە ناشێ بۆ خواردن دابەش دەکرێت لە وەکیلی دابەشکردنی خۆراک لە کوردستانەوە چون مەجال بەمادن ئەمە بێگومان تەئسیر لەسەر سەحی خەڵکێ حەزەکەم ئەگەر یعنی ڕوکنێک بەمێ خۆراک بە هیچ شێوە لامە موادی خراپ دابش ناکرێت چونکە لیژێ ڕقابیمان لیژێ بەدات چونمان هەیە اینجا ئەو خۆراکانی گات دەستی ئێمە لە بەڕاستی لە بەڕێوەبەراتەکانمان سێ جۆر فەحسی بۆ دەکرێت ینی کۆنتترۆلی بەغداد لێ وەردەگیرێت خۆپاراستنی سلێمانی لێ وەردەگیرێت هەموو شوێنەکان بەهماشەوە بێ سەلاحەتی مادەگەشی لەگەڵا بێت ئەوە شتێکی تایبەت ئەگە لەگەڵانی بە هیچ شێوە ناکرێت لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک لای ئێمە موادی خراپ دابش ناکرێت و قابل دابشکردن و ئەگە هەر مادێکیش خراپ بێت ئامادەی بۆ گەڕانە بۆ شوێنی خۆیان نابرنیا تەلەفکردنی لەبەر ئەوە بە هیچ شێوە لای ئێمە خۆراک خراپ نابێت و دابشیشی ناکەین و ئەوەکو ئاماژەش بێت ئەوەش کە لە دوکانەکانە لیژنەمان هەیە پاش فەتێک ئەگەر خۆراکە خراپێت ئیجراتێکمان یاسایان لەگەڵاکەین بەڵام تاکید بە نسبەت وەزارەتی بازرگانی بە نسبەت بەڕێوەبەراتەکانی خۆمانە بە هیچ شێوە قابلی قبوڵنی و لێشی قبوڵ ناکە خۆراک خراپ دابشکەین هیچ ئیجرایتان کردو هیچ کەسێکتان داوە محکەمە لەسەر ئەو مەسەلەیە کە بێگومان هەیە نمونە هەیە تا ئێستا کە ئێمە لیژنەمان هەیە سکاڵا هەچ کە سکاڵا تەقدیم کات بابێت سکاڵی تەقدیم ئەگەر نەماندا بە لیژنە کاتە ئیجرات یاسایی خۆی لەگەڵاکەین بەڵێ ولی کاکی یاسین گەرمەوڵات وەکو پسپورێکی خۆراکی و تەندروستی ئەو خۆراکی لە کوردستانە دابەش دەکرێت بە تایبەتی ئێمە یەکەم جار لە فۆرمی لە کوبوونی خۆراک دەست پێ بکەین ئەو خۆراکە سەرنجی چیە لەسەر ئایا ئاشی بخوارن بەڵێ زۆر سوپاس کار بۆم دەرفەتە بێگومان ئەگەر پێین باسی خۆراک بکەین مرۆڤ بۆی خۆراک دەخواتن بۆی پێویست پێێتی و پێداویستەکانی بۆی بژیت بۆی پێداویستەکانی دابی بکاتن یەکێک لە پێداویستە سەرەتایەکانی مرۆڤ لە سەرەتای دروستبوونی و بریتە لە خۆراک پێویستی پێویستی بۆ ئەوەی مادە خۆراکەکان بۆی دابیم کە هەل لە پرۆتینە هەل لە کاربۆهیدراتە هەل لە مادە گرنگانەی کە هەیە پسپۆڕێکی خۆراکیش باز دەکاتن کە خواردن خۆراک دوو بەشە یان ئەو تێ دەرمانە یان ئەو تێ بەشێکی بریتە لە ژەهرێکی لەسەرخۆ بۆ ئەگەر بە خۆراک بە شێوەیەکی سەلامەت و تەندروست بخورێت و دابەش بکرێت بێگومان کارێکی باشە پێداویستی مرۆڤ دابین دەکات بەڵام ئەگە بەش بە پێچەوانە سەیری بکەین بەلایەنە خراپەکەی خۆراکی ماوە بەسەر چوو بێت یان خۆراکێک بێت لە ڕووی کوالیتیەوە کوالیتی باش نەبێت بێگومان ئەوە بریتە لە ژەهرێک بریتە لە ژەهرێک کە تۆ دەیدەیە بابین هاوڵاتیانی خۆت ئەوەی کە فێنە لە کوردستانە وایە ژەهرە بێگومان ئەوەی کە باسکرا بەڕاستی جێی نیگەرانی کەوانە خۆیان پسپۆڕن و زۆر لە من لە نزیک و ئاگان لە مۆزوعەکانەیە بێگومان هەندێک جار خواردنی زۆر خراپ دابشکراوە من خۆم بەڕاستی بۆ چەند ساڵێک بریکاری خۆراک بووم خۆراکم تەوزیع کردووە بێگومان خۆراکی زۆر خراپ هاتووە ئەگەر هەندێک جار باشیش بوو بێت بەڵام لەلای هەندێک جار لەلای ئەو بەڕێزانە لە کاتی خەزنکردن لەوانی گۆڕانکاری بەسەردا هات بێت هەندێک جار لەلایانی ئەو بریکارانێک کە تەوزیع دەکەن بێگومان خەڵک هەمووی بێگزار ناچێت بۆ ئەوەی وەریگرێت لە کەش هەوایەکی زۆر گەرمە خواردنە خەزن دەکرێت بێگومان تێک دەچێت بێگومان هەندێک جار خواردنی زۆر خراپ تەوزیع کراوە و خەڵکیش بەڕاستی زۆر گەلیلی هەبووە بەڵام دەبێت بە ئینسان لایەنی بەرپرسیار ئەوانەیە کە بەرپرسن لە دابشکردنیان خۆراکانە هیچ ڕەتفعلێکیان هەبووە بە دووادا چونێکیان هەبووە ئەوەی کە باس کراوە دیارە بخۆیان فحوساتی لە بۆ دەکەن تێستی دەکەن پێش ئەوەی تەوزیع بکرێتن قەناتت بەو فلترانەیە کە ئەو فحستەیە بکرێت و ئیتر ئەو کاڵیتە کۆنتڕۆل تۆزێک جێی نیگەرانیە لەبەر ئەوەی ئەگەر تۆ مشای بکەی ئێمە باسی نەتیجە دەکەین مادەم خەڵک گلەیی هەبێت بەڕاستی لە کوالیتی خواردن کەواتە بێگومان یعنی خەلەلێکەیە ئینجا خەلە لەلایەنی حکوومەتی عراقی بێکام ئەم بەڕێزانە باسییان کرد هەندێک زار یعنی خواردنی زۆر کوالیتی نزم تەوزیع دەکاتن لەوانەیە لەژێر دەسەڵاتی وانیشدا نەبێت هەندێک زار لەوانەیە خەتای خۆمان بێت بەش بە خواردن هاتووە کوالیتی باش و بەڵام بە شێوەیەکی ناتەندروست هەڵگیراوە لە شوێنی ناتەندروست هەڵگیراوە بێگومان کوالیتی خراپ بووە ئیتر ئەوە بەڕاستی چەند ڕاهەندێکی هەیە چکە سەلامەتی خۆراک بەڕاستی هەر لەشی لێک شوێن دەست پێ ناکاتن هەر لەو شوێن دەست پێ دەکات کە خۆراکە بەرهەم دێتن هەتا ئەو کاتێک کە دەکاتە دەستی بەکاربەر اینجا لەوانەیە لە شوێنێک تەوزیع بکرێت بۆ نمونە خراپ بێت لە شوێنی هەڵگیرانی خراپ بوو بێتن ئەوەی کە هەیە بەڕاستی هەندێک جار دەبێ ئینسان بە ئینساف بێت خواردنی زۆر باش تەوزیع کراوە کوالیتی باش بوو بەڵام بێگومان زاری واش هەبووە بەڕاستی زۆر خراپ بووە خەڵک نەیتوانی بخواتن ئیتر ئەوتە داوێتە ئاژەڵ فڕی یان ئەوتەیە کە فڕی داوسکە بخواتن بێگومان کیلوی برنج لە بازارێک ئێمە تەقدیر بکەین بە 2000 دینار کەمتر نییە بەڵام ئەوەی بای زۆر جار بای خۆی کە توش ئەویشت کردووە بە خاوەنێکی کڕیوەتەوە بە 250 دینار
بێگومان ئەوە دلیل لەسەر ئەوەی ینی ئەو نمونەی زۆر با بڵێن زیندووە لەسەر ئەوەی ئەو خواردنیکە دێتن کوالیتی زۆر خراپە. یعنی هیچ کەسێک نایخواتن بۆیە با سەری دابەزی ئەگەر کەسێک بتوانانی بەکاری بینیتن بێگومان سەری وا دانابەزێت. لەبەر هەندێک و باسم کرد بەڕاستی هەندێک لەو خواردنانی کە تەوزیع دەکرێتن خواردنی باشن ینی بە درێژایی ئەو کاتانی هاتووە هیچ کێشێک نەبوو بەڵام هەندێک خواردن بەسەرەن بۆ نمونە برنجە یان هەندێک لە خواردنی بۆ نمونە ڕوونە خەڵک زۆر گلەی لێ کردووە ئەو بێگومان بۆ خواردن نەشاوە. ئەمەش بۆ وەکیلی دابشکردنی خۆرا نەگەڕێتەوە کاکەسین بۆ نمونە ماوەدی خۆراکی دێت ئەڵێت ئەم هەفتەیە برنج تاوزیەکەم هەفتەیەکی ترنزامچی تاوزێکم حتا دوکانێکی ئاسایە مشتەکان لەبەر خۆر هەیە لەوێ مشک هەیە و نازانم چی شێوەیەکی زۆر ئەنی شوێنەکەی دوکانەکەی زۆر خراپە. ئەوە پرسیارێکی بەڕاستی زۆر جەوهریە ینی ئەوە کێشێکی زۆر گەورەیە ئەو شوێنانی کە خواردنی لێدا دەنرێت بەڕاستی ئەمە بۆ نمونە کاتێک باسی شوێنی هەڵگرتنی خۆراک دەکەین هەندێک خۆراکی نابێت لە بەڕۆژ بێ نابێت لە شوێنی گەرم بێتن یان دەبێت تۆزێک ئەو شوێنی کەری هەردەگری بەڕاستی مواسەفاتی شوێنی تێدابی کە خواردنی لێ هەڵبگیرێ. بەڵام ئەوانەی ئەو بریکارانێکە زۆر خۆراک ینی ئەو غورفانەی هەیە بەڕاستی ئەم زۆرم بینیوان خەڵکی زۆر ئەوەی ئەم توانە زۆربەی هەرە زۆریان ئەم تایبەتمەندی خراپیانە هەیە بێگومان هیچ مەرجێکی سەلامەتی تێدانە شوێنێکی ینی زۆر ئاساییە غورفێکی زۆر ئاساییە نە شوێنی لە سوچێکە لە شوێنێکە کە دوکانێکی زۆر هەزان بەکرێ گرتووە هیچ بێگومان ئەو بزەبت ئەو وێنەیە کە هەیە ینی غورفێکی ژوورێکی زۆر سادە هیچ مەرجێکی تەندروستی تێدانە سارکەرەوەی تێدانە ئیتر ئەو خواردن ئەگەر باشیش بێت بەڕاستی بۆ ماوەیەک یانی تووشی کێشە دەبێتن. بەڵێ کەواتە کای ناوزات جیالەوە کە باغاچان دەنێرێت چان نانێرێتەوە ئێوە باستان کرد شێوەی ئەمبارکردنی ئەو ماوەدە خۆراکیانە کە تا بگاتە دەست خاوەنەکەی ئەنی لە کۆمەڵی فلتەر تێپەرە بێ و کاکەسین و تیجێگەی سەرنجە بەڕاستی. بەڵێ من لە کۆی ئەم تاوتۆکردنە چەند خاڵێکم بەدی کرد. یەکەم ئەوەیە ئەو خۆراکەی کە لە ڕێگای کۆبوونی خۆراکەوە دابش دەکرێت کوالیتیەکەی زۆر باش نییە ئەوەش پەیوەستە بەو پارەیە کە بۆی تەرخان دەکرێت. دووەمیان ئەوەیە ئەو خۆراکەی کە دێ کە خەڵک دەڵێ یعنی خۆراکەکە خراپە ئێمە لەگەڵ ئەوەی داین کە خۆراکەکە کوالیتی لەگەڵ کوالیتی خواراکی باش کە لە بازاردا هەیە مقارنە ناکرێت بەو دەرەجەیە بەڵام قبولکردن و قبول نەکردنی پەیوەستە بە باری دارایی هاوڵاتیان. بەڵام خۆراکی کە کوالیتی باش نەبێەوە تەسیل لە صحی خەڵکێکە ئەنی بۆیەوە دێن تاوزی بکرێت ئەستان بانە بێ باشترە لەوەی خەڵکەمەوەی تووشی دەخۆڵێ. ئێمە لە وەکو کاکشەوکەتیش ئاماژەی پێکرد وەک بەڕێوبەری بازرگانی خۆراکی سلێمانی و هەروەها ئەوانەی تر بەڕێوبەری بازرگانی خۆراکی هەولێر و دهۆچیش بە هەمان شێوە لەسەر سیستەمێک دەڕۆن ئەو سیستەمەش ئەوەیە لە بەغداوە کە دێتن لێبڵی خۆی لەگەرە لە کۆنتترۆلی زۆری تایبەتمەند ئەوە فەحس کراوە ئینجا دابش کراوە ئینجا هاتۆتە بۆ ئێرە لەگەڵ ئەوەش جاری تریش لێرە لە کوردستان لە پارێزەکانی کوردستان دووبارە تێز دەکرێتەوە ئەگەر هاتوو گوتیان ئۆکەی ئینجا دابش دەکرێت ئەگەر خراپ بوو ئێستاش لە مەخزنەکانی هەولێر ئێمە چامان هەیە ئەو چەند ساڵانێک پێش ئێستا هاتووە لەبەر ئەوەی کە جۆرەکەی باش نەبووە دابش نەکراوە و چەندین جاریش خۆراک لە هەولێر یاخود لە سلێمانی کە خۆراکەکە باش نەبووە لە تێستی خۆمان دەرنەچووە گەڕێنراوەتەوە بەڵام ئەوان لە شارەکانی تر دابەشیان کردووە. ئەوە وای کردووە کە خۆراکی خراپ نەنێرن بۆ کوردستان ینی خۆیان دەزانن لە کوردستان نمونەیە خۆراکی خراپ لە کوردستانە هەبووە نمونای حتا بایعێک ئەو شادومانیە بۆ خۆمدا کە چۆن لە سەردەمی ڕژێمی پێشوو بوو ئێستا بوو نمونە هەنی لە ئێستادا حتا دەستا و دەستەکرێت بۆ نمونە گەنمێک دەرەجەیەک و دووسێ هەیە دێچین گەنمی دەرەجەیەک سێ بە دەرەجەیەک ئەکەن بە ئارد و بە خەڵێکە فروشن واستەواسەکاری تێ هەیە ئەخ ناکرێ ئەوە خطای تەسویقی هەیە ئەو ئەگەر تۆ باسی گەنم دەکەی ئەو بابەتێکی بۆ نمونە ینی بۆ نموناوە ینی ئەو هەموو تێستە و هەموو فلتەرانە فعلا جێگەی ئەوەن کە قەناعەت پێ بکرێ ئەو ئاردەی کە لە کوردستان دابش دەکرێت کە ساڵانە دەمانگ دابش دەکرێتن و بە شێوەیەکی بەردەوام چەندی ساڵە دابش دەکرێت هیچ گلەیەکی وای لەسەر نەبووە بەڵام لەوانەیە شوێنی خەزنکردن وەکو مامۆستا ئاماژەی پێکرد لەوانەیە هەندێک جار دوکانەکە
شوێنی خەزنکردنەکەی تەواو نەبێ ئەوە وای کردبێکەوە هاوڵاتی گلەیی هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی لەبەر ئەوەی تیمەکانی چاودێری بازرگانی و تیمەکانی بەڕێوەبەرایەتی دروستکراوی دانەوێڵە بە بەردەوامی لە مختبەرات و لەسەر ئەو شتانەنا چ شتێکی وا ینی ناڵێم حالەتی فەردی نابێتن ئەوە لە هەموو شوێنێک دەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چووە ئێمەش بە بەردەوامی دەرگاکامان واڵایە ئەگەر خەڵکێک شکایەتێکی هەبێ سکاڵایەکی هەبێ هاتوونە ئێمە بە دوای سکاڵایەکان چوینە و چارە سەرمان کردووە. تو سەرنجێکیتە بۆ چارچێ قسەکانی بڵێ ئێمە بەڕاستی ئەوی کە تێبینیم کرد ینی ئەو خۆراکەی دێ بۆتە بارگرانیەک يعني حكومة عراقي دينيري بارجراني كيتربى بس أو خلق توزيع ذكريتين إما براسي تندرستي خلق يعني سامانش اجتماعية دبي إما لبرت سامان بجري تو كاتي خوارني خراب دي أو خلقها يعني بيجمان توشينا خوشي دبيت شيء دبيت سعر سريب قاتن بيجمان تكيت سر حكومتي هرم يعني بيجمان أو كل فئة تو بو كل فناي بخوارني شيء باش بدي هم تندرستي خلق باش دبيت باش هم أو كل فت بود قريتها يعني تندرستي خلق صار في ذاك يعني أو براسي إما حكومتي أو تبيني كراسي حكومتي عراق وكو بابلين بازار جي ساخرنا وإما ديتوا خوارنك دني يريد براسي هم كواليتي خرافة يتريد تو تزيد بس يعني وقت طاقة كنوي كايلاتوا بيجمان يعني أوس بابلين بازار جي ساخرنا ويتر خوارني خرافة يعني كل أو ملة تسيلة دي براسي أو جيلانية بلام أو إيكا دبي خميلة بخو براسي خوماني بله كاك شركات كواتا برسان وكو بريبري كومبانيا دبش كدني خوراك أو هنا كان كباس مان كده بتهبتي چونيتي توزيع كردن چونيتي جيشن بدسي بايع حتى دكانه که بايع ما باسي كوغا كان حكومات وسايلوش تكنه كان كانيش بيگومان كشانته ايوا چون تعامل لجل ام برساكن تناقدان كيما دسمان قال لان وزارة بازغان عراقية وكغانيا من الدوري اسلامك ريباج ناردني بفحص ودشوني لفحص كشيابت او كاتيما ركاريا سيخمانيه بفي او برنامج داتا لمركز تمويل يعني بصير يقسم خوراك داتا ما مبي دانشلان سليماني قرق بقر وشار بشار كود بكود بفي او خطه تمويليه كمان دابا شكن اجلان او عقداني كجبجك لان وزارة بازغاني خمان جناب وزير بازغاني برواتكشتي بازغاني وتمويل كدين لان وزارة دارایی دابا شكن مساولاتنا يعني تاكيد بروج لروجان لحصي خمان لخطي مقرري خمان وزارة بازغاني ما لا مناوه وجبجش مان كدو ونشمان يلا هاولاتيان نيجران بلا دابش كدنكي يعني نجارانيا رازينا بو خوراكي كدا بجكري يكس تحداكم يكس بيسكالا وكجناب كارنزات فرم يكس درجا كراوتو درجا من والله هلا جناب بريبري قشتو حتى قلت إما كلاخي كسين درجا من والله هشكس كالا كي هي لجنة ماني بداتشون ماني بجرات ياسيل قال أو كسانك خوراك دابشكن متعيد كان جاتي أنا قلاكين أو شنانه كبو من جاتي أنا قلاكين يعني براسكي بيلي برسمين نابي لو مثلا بتواني أما بو أواجرتها كخليك تربو يموت بها همو مانجك قارنك دي لو يتر خرابت لبرا يتر تشيبكا هر أويا الزاني شون أو جناب لدزجاك إعلامي شكل بالنسبة أو خراجي كي مدابا شكل براسك يجار بوش كلانيك بلي كواليتي كنترول كي تاو خرابة باشنية أو خراجي دابا شكل وكباس ما كسير شوار جور كنترول بيني سير شوار جور فحص بيني أجل بيت ويكلم فحصان الشياني بمدابا شيناك دوباره ما كدول مثلا إلا برو تأكيد بأو خراج كان كيتا بازار اسم الرجال صدام كز بازجات تلفونهم بكات شن مواد دابا زكن شن تبازار يعني بو هي راقدي بارسني بازار براسكي يعني سن منمانية مشكلة ما ينرمز دابش ما كدول دو حس شكل ما دابش كل استيمانية تأكيد شكل لتشلبنج زادنا فردي بوات سبي صحوا زادنا يعني شكلك تشاق مواصفاتك باشي شيء هي وخلقك زولي رازي لبرو وته هي بارسني بازار راكتي بازار وأجر بيت أو مادخ زين أو كم كمشنيت براسي بازار جرانيك ونراحتك زي فيه ودي كده بلا نقولوا شابوت هي راكتني بازار وكو دوبارش أي بريكاري دابش كردني خوراك يا شون تعامل جلوانا كان كشين بريكار كان بریکارەکان شوێنان گوجانە بێت لیژنەی ڕقەبیمانەیە چاودێری بازرگانیمانەیە تاعام خۆتە زانی ئێستش بریکارەکانی خۆراک بەبووی ئەوەی کە مەسەر بار و دۆخی ژیانیان باش نیاوانیش خۆراک لە کاتی مەسە خۆراک وەکو جاران ناتاکو بتوان حسەی خوان وەرگن و ئەو پرەپارەی کەمی دێن بە بریکارەکانی خۆران بەڕاستی زۆر کەمە جەنابی کاکمەزاد ئاگادار ئێمە چەند هەفتە لەسەر کۆبوونەمان کرد مەسە بریکارەکانی خۆراک ئەو پرەپارە زۆر کەمە بەشیان ناکات لەبەر لەگەڵەوە هەر ئیجاتمان لەگەڵاکردن هەر قبولشمان دەکەوە غەڵەتکەن و لێشان قبول ناکەن مەسە ئەگەر مخالفی قانونکە جات یاسیان لەگەڵاکەن كواتا أمشينيا دوكي كاكيد بس درست بلانو في أدم هاولاتي قليك يبي أما بشون قليكارن والصرف نظر يجناكن وجناي كاك نزايب أماشي في دادرقا ما والله لهم كسك لخدمت يعني بو إشكالي هاولاتي ولا بيقوم عن
هاوڵاتی لەوانەیە پەیوەندی حتا بە زۆر کەسە بێت تایبەتمە لە مەسلەی تەندروستی چاودێری تەندروستی گلەی جدیان هەبووە لەسەر ئەم بابەتە هەوڵەتێن سەرنجەمان لە داهاتوو داوارگرین کاک شەوکەت باوەڕتان بێ عفو باوەڕتان بێ بەسەری تەندروستی ئەو خۆراکی کە لانی وەزارتی بازرگانی خۆمانە دابەشکە مەسەڵەی عێراق بمانێت و ئەو بڕە خۆراکی لانی وەزارتی بازرگانی بمانێت یعنی سەدی ناڵم سەدی سەد باشە بەڵام سەدی 50 زۆر لەوەی بازار باشەکە خەڵ لە بازار بازرگانی چاشنەکانی خوان نوێی خەنە بازار و هاوڵاتیان وەرەگیر لەبەرەوە ئەگەر باری تەندروستیش خراپی و کاکمەزامەژەی پێدا ئێمە لی قبول ناکەین کەواتە بوو لە 100 لەو لای بازاریش باشتر نابێ نەخێر باشترە بەڵام تاکید بە قبولمان نیە خشتی خراپخێنە بازارەوە ئەوە تاکید بە بەڵێ بەڵێ کاک حسێن کەواتە باوەڕی خەڵکی ئەو دابەشکردنا خواردنە ئاهەنگ خواردنێ نەمایە نمونەتەی نمونە گەلێکە تەین بۆ نمونە خەڵک ئاری وەرناگیریت خەڵکی برنجی وەرناگیریت وان کەرەسامی باە جارێکا دیتکەریت ئەرزان و تێگوتن ژی کول تەلیسا داونە نافتەلیسا و عینوانەکێ دی و ڕێکلامەکە دی بوت کەن جارێکا دی تێتە فروتن گەلو بۆ ئەڤ هەیە ئەفراوشە بێگومان هەمی کوردستانی هەلدووکێژی هەیە لا أكيد هاكو بجن حالتك الهرم كردستان والنوفراست العراق جياهي كو ديف وضع درائي هر خيزانك هندك تهين هندك خيزانة هين أو برنج كارتينين هندك خيزانة هين تشن نوعية كا برنجية فيربين وك بيجن محمود هاني سمين هالنوع كدي وجاف تشتكى نورمالا بنسبة ما أم حسكين أف مواد بين شنكو معادلة كالسيكي هبيت أف خلك هجار وفقير ممكنة أف برنجة هان أف آرا ناتشار ما بهجار وفقير ترى باخذ ذيك يا هجار وفقير ويجي في دولة من ذاك باش بيت يعني خارنك خراب مجبورة دي سيكي بدسنا كبيت بارانينا بريكا يا خالية فقيرة يتر يعني خارنك خراب دني سربي فقير يسات ايش بوشي بمشتا دكتوره او جي درمان خراب دتي يعني بو بابا بو ابنا تشارا سركلن جيانا خلكي بو اكيد از قلت ما بس نوع خراب اكيد از قلت ما بس نبحثي نوع خراب ام بيجين اف مواد هاكو جبغداد تيت ام حس كاين بيت چونكو هاكو من قلت هاكو كاك نوزادي إشارة بيكركو شكر التلو بينجان وكي جشتي 26 27,000 زيجي نفسي مسألة وجو هجر أف مواد شوابيت هما بيت تأثير الوضع المعيشي بترتكت ونكجي توزاني قيرانة وهرمجي جارة 5 مليون بون نكا قل أف أوارا وأف دفرت ما يتصدو شل يدبينا حتى تقريبا 7 مليون لو رأف مواد هجر بين ده معادلة هبيت السيكيك وخلكك ده استفادة ليكات بله او معادلات بيجي كيلو برنج ب 250 دينار فرداري بحط زارات كرنا ببرحال وتجارة تنسيق نكرة ديال وزارة بازرگاني عراقيكا ولا يكم كرينا في ارزاق فان كرستايا قالوا بو في اوي بو في كواليتي خراب ابى تهديد سرجيانا خلكيت كت بابو أفب يهات يكرن البغدة بنوفي إصلاحها يعني على أساس إصلاحها شنه مادة دي كانت 4 مادة وأف 4 مادة هكود بيجن نوع وكمية دباج بيت هكون من قلتها يعني ما نفيت نفسي صحبة تكرار بين بابتها بغدة بابتها مركزية نبونا وزيري نبونا ميزانية نبونا بودجة قال لك فاكتور دية هين تنوف وزارة بازرگاني يجشتي في حالته أكيد بله كاك ياسين كواتا لكردستان كلمة باس كان بشيء كيشتي ما يسرنج بخين سر مسألة كواليتي أو خوراكنا زور جار باسه كي برنجي نظام بلاستيكي ديتا كردستان باسي هيك بلاستيكي دكي باسي كمال كرسي تري خوراكي دكي بيج قال كرسا كانيتر حتى مسألة كواليتي كنترول لسنة كان سرنج لسلامتي يعني بازاري كردستان كواليتي شونه براستي بس هننزل شي كيس سرق سي بله او برادر دهوك اما كاتي خوي ل بيج 2002 اوانا تقريبا نو ماده توزيع ذكرى يعني نو ماده هم لك كواليتي براسي زور خراب نبون اوي كاستا هي براسي باس كراوه كراوه تسوار ماده دبا استا او مصروفي كلا نو ماده كراوه استا كراوه تسوار ماده باو ماده انا استا توب بايا هم لو كواليتي يعني على اساس او اصلاحي او براسي اصلاحها يعني او براسي يعني زور تناقضاتي تيدا اگر تمشي هرمي كردستان كاين براستي كاكار تو كاتي خواردن ديتا هرمي كردستان تو دبي دڵنیایەک بدەیە خەڵکی خۆت ئەو خواردنیە بخواتن ئەمە ئیشی خەڵک نیە ئەمە ئیشی حکوومەتە
دەبێت بە چەند فلتەرێک دابڕاتین تۆ کە دڵنیای ئەو خواردنەی دەیخۆی باشە یعنی هیچ خواردنێک تۆ ناتوانین لە خۆڕابی خۆی ئەگەر فەحز نەکرابێت و بەڕاستی تاقینەوە لەسەر نەکرابێت لەلایەن دەستگای پەیوەندیدار کەواتە فلتەرانە پێت وایە فعلا جێگەی قەناعەتن ئێستا باسی ئەوە دەکەم بەڕاستی چەند ساڵێک پێش ئێستا ئەو کاتیکە کوالیتی کۆنتترۆل دامەزرا یعنی هەنگاوێکی زۆر باشینە و زۆرێک لە خواردنەکان کۆنتترۆل کرا پاش ئەوە بەڕاستی بەرەبەرە ئەم کوالیتی کۆنتترۆلە زعیف کرا ئیتر بەڕاستی نازانم زعیف کرا ئەنیا جیزەکانی زعیفن کەوادری باش نییە نەخێر بەڕاستی چەندین میلیۆن دلار سەرف کرا ئەدیزەی زۆر باشیان هەیە کەوادری زۆر باشیان هەبوو دەوراتیان پێکرا لە وڵاتانی دەرەوە بەڵام ئەوەی هەبوو بەڕاستی من نازانم ئیتر کۆمەڵی خەڵک مەسلحەتیان تێدا نەبوو بەرژەوەندیان تێدا نەبوو مەسلحەتیان نەبوو چۆن یانی ئەو کواڵێتەش جارێکی دیکە لوبیا لە ناویا دروست کرا بۆی لە دەرەوە شتێکی خراپ بە عینوانێکی جوان و بە تەلیسێکی جوان بێگومان ئیتر ئەوە ئەسبابی خۆی هەیە دەکرێت لە خەڵکی زۆر بەرپرس کە نێزیک لەو بابەتە ئەوە بەشێک بێ من پێم وایە بەڕاستی خەڵکانەکە بوونە لەسەروی ئەو دەسەڵاتەوە بوونە و بەڕاستی بەرژەوەندیان تێدا نەبووە ئیتر چۆن حل کراوە بەڕاستی ئێستا ئەوەی من لە پێش بەرنامەکەش باسمان کرد ئێستا هیچ کوالیتی کۆنتترۆلێک نەماوە ئەوەی کە سنوورەکانیش حل کراوە و پێیان گوتونە مۆزەفەکان بەڕاستی هەرێکە بڕاتە شوێنێک لەسەر سنوورەکان لەسەر سنوورەکانیش ئێستا بەڕاستی ئەو خواردنە نەما زانیاری هەیە لەسەر سنوورەکان کوالیتی کۆنتترۆل من ئەو ڕۆژە برادر قسم کرد ئێستا لەوانەیە بەخۆشی ئاگاداربی بەڕاستی قسان لەگەر کراوە هیچ کاتی خۆشی بەڕاستی ئەو تێستانی دەکرا تێستی فیزیاوی بن ینی بە چاو تەمەشاکراوە یان بەبوون بە چەند شتێکی زۆر بەسیط ئەوەی کە خۆی باسی کرد پاش ئەو قەیرانە بەڕاستی ئەویش نەماوە ئیتر ئەوە بوومە گرنگە ئەو برادەرێکی بە تۆی وت ئەویان لێکراوە ئەو کەسانی ئەوانی کە بەڕاستی ئەوە بوونە بەڕاستی پێیان گوتراوە هەرێکە و تەوزیعکرانەوە بەسەر شوێنێک ئەوەی کەواتە لە خاڵی کراوە ینی هەر شتێک بێت ئێستا تۆزە نظامەکە بابڵین گۆڕاوە کە ئەو کاتی کە لە کوالیتی کۆنتترۆل بوو ئێستا وەزام دراوەتە دەست هەم بەشێکی کاگنەوزاد لەوانەیە بزانی بەشێکی سەر بە وەزارەتی کشت و کاڵە ئەوەی کە مادەی خامی پێدەگوترێت ئەوان لی بەرپرسن نازانم بەڕاستی چۆنی تێستی لەسەر بەگشتی کوالیتی کۆنتترۆل لە سنوورەکان چۆنە ئەگەر نەژمابی بەڕاستی زۆر زعیفە زۆر ئەوە کراوە ئەوەی بەشێکی بەڕاستی ئێستا وە بزانم ینی وەزاری تەندروستی خەریکە ڕێکی دێختەوە دێتە ژێر دەسەڵاتی خۆی کاگەر من یەک نمونە بەڕاستی باز بکەم لەو ڕۆژانە ئەو قسەی جەناب بەڕاستی کوالیتی کۆنتترۆل لە هەرێمی کوردستان چۆنە بە سوپەرمارکێتێک داچووم ینی هەر ئاوا سوتفە دیتم هەندێک هەنجوین کەتە بەرچاوم هەنی خۆ مۆبایلم کوژانەوە ڕسمەکەت پێ پیشاندەم دوایی دوو زۆر هەنجوین نفسي بالضبط نفسي شوشة نفسي بابلين كمية نفسي سعر دو لزقي جوازي بيويا يكان أمريكية ويكان أردنية يعني نفسي الشت أقدر مشاي بكي برتها لزقي كان فرقي هي أو لزقي كلا سري دراو زورج بسيطاني ليش كيو تاني لزقيش كلي بديوا براسي كواليتي كنترول هبي والرقابة هبي لسر أخوارنا كديتن براسي لو انا كسي روجانا ولا ماركت كان لبرچاو بيت برچاو كاي نوزالا كردستان قصي كي كاي كسي سرنجي مره كشم بس هذا كي كردستان بوتا تحقيقي كي زور باش بو ولاتان وانا ك چه سياره چه كرسي بينا چه جلوبرگ حتى مساله خوراك ودرمانيش بۆی پێویست ناکە لە مختبەرەکانی خۆیان تاقیبکەنەوە مەسەف لێ بکەن یەکسەر کەمیەک ڕەوانەی کوردستانێکم بزانە خەڵکی کوردستان لەسەر ئەمرێت توشی چ دەردێکە بێ دواتر لەسەر ئەمە بەگاڕدەن ئەنی ڕێی کوردستان باسەوەکی کە بوتە ئەمە کوالیتی کۆنتترۆلیش لە سنوورەکان وەکو کاکیاسین وتی ئەمە ڕاوشەکەی بێ هیچی بکرێت بەڵێ من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە هەندێک سەرنجم هەیە لەسەر ئەو بابەتە یعنی جەنابتان دەڵێن کە ئەو خۆراکەی کەوا لە ڕێگای بریکارەکانی خۆراکەوە دابەش دەکرێن تەلیسەکانیان دەگۆڕێن و بە سعرێکی باش دەفرۆشرێن ئەوە دلیلی ئەوەیە کە خۆراکەکە خراپ نییە یعنی ئەوە شتێکی بەدیل چییە ئەگەر هەر کاتێک ئەو کۆبوونی خۆراکە هاتە هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی بازرگانیەوە وەزارەتی بازرگانی بەدیلێکی داناوە ئەویش نیزامی ڤاوچەری پێ دەڵێن نیزامی ڤاوچەر ئەو خۆراکە نادرێتە ئەو کەسانەی کەوا پێویستیان پێ نییە دەرێتە ئەو کەسانەی کەوا ئاستی گوزەرانیان لە حدێکی کەمترە اینجا ئەوانە خۆراکێکی باش لە ڕێگای سوپەرمارکێتەوە بە کارتێکی تایبەتیان دەبێتن ئەوەش ئەو پرۆپۆزەلەش بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ڕەوانە کراوە هەر کاتێک ئەو شتە کەتە دەست وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان بەو شێوەیە تەعاملی لەگەڵ دەکرێت واتە ئێمە دەمانەوێت پێتان ڕابگەینین کە ئێمە لەو نظامە کە 21 ساڵە کاری پێدەکرێت و هەر لەسەر نفسی سیستەم چۆ ئەوەی کاکوسێن ئاماژەی پێکرد کە ویستیان چاکسازی تێدا بکەن و بەڵام خراپسازیان تێدا کرد ئەوە ئێمە قبولمان نییە بەڵام ئەدەم شێوەیەکی مرکزیە و ئێمە قەت دیفاع لە شتی خراپ ناکەین بەڵام ئەوەی کە باشیشە نایشتێنینەوە پێویستە
شتەکان بە شێوەی بەڵێ خۆی کەواتە کە هەیە یعنی کاک ئەگەر هاتو تەلیسەکەی گۆڕی معناوەیە خۆراکەکە باشە دوای ئەو خۆراکەی کە دابش دەکرێت هاوسەنجیەک لە بازار دروست دەکات نیە مەسەلەکە دەچن بۆ نمونە جلوبەر دێن ئالێن ئەمە نزانم ئیتالی دەرەجەیەکە کوردستان سینیش دەرناچێ مەبەستەکەن کە برنجتکەری لە ماڵەوە بردوت لە بازارەوە لە تەلیسێکی جەم بردە ماڵەوە دەرگاکردەوە برنجێکی خراپچی لێکێ مەبەستم ئەو فرت و فێلەیە کە باز دەکرێت هەیە خۆی هەندێک کۆمپانیا هەیە کارگە هەیە تایبەتمەندن بە دووبارە قوتوبندکردنەوە ئەوانش پابندن بە ڕێنمایی تایبەت ئەو ڕێنمایە تایبەتی ئەوەیە ئەگەر هاتوو مۆڵەتی وەرگرت لە وەزارەتی پیشەسازی لە بەڕێوەبەراتی گشتی گەشەپێدانی پیشەسازی ئەوان بە دووادارچوونیان هەیە بۆ ئەو بابەتە هەر مەسەلەن مەوادێکی هێنا تەکیسی کردەوە یان قوتوبندی کردەوە جارێشتر پێویستە ئەو ئەکسپایری لێدا کەوا لە چیسا یاخود لە شوێنە ڕەسەنەکە هاتووە ئەو تەواو بکاتن بەڵام ئەگەر گۆڕانکاری بەسەر مادەکەدا ڕەفشەکە بەم شێوەیە بۆ تەبەنەوە حالەتی ئێوە لە بەغداوە تەعامل لەگەلەکرێ مرکزیە بابەتەکە ئەمڕۆ بڕیارێک دەرچووە ئەنجامدانی ڕێفراندوم لە کوردستانە کە تەحدیدی کاتەکە کراوە بگومان ڕێفراندومەکەش بۆ پرسی سەرخۆبووی کوردستانە یەکی لە بنەماکانی وڵاتێکی بەهێز ئابوووریەکی بەهێز کە بتوانی تەقبولی کۆمەڵێک ئابلوقە بگیری ئاسایشی دابینکردنی ئاسایشی خوراکێک کەواتە چیتان کردووە بۆ ئەمە ئالتەرناتیڤ هەبێ لە دەرەوە لە ڕووی هەناردە و هاوردەوە احتیمام زیاتر پەرە بە بەرهەمی ناوخۆی بدرێن بۆ ئەم فەراغە پڕ بکرێتەوەی ئێمە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی ڕێنمایی ژمارەیەک دەرچوو لە ساڵی 2017 کە لە 19/6 2017 واتە چەند ڕۆژێک باش ئێستا پیادە دەکرێتن ئەویش بۆ ئەوەیە کەوا هەم داتا و زانیاری و هەڵسەنگاندن و چیکردنەوەی داتاکان بکرێتن و هەم بۆ ئەوەی کەوا هاوسەنجیەک نێوان بەرهەمی خۆماڵی پیشەسازی خۆماڵی و بەرهەمی هاوردەی دەرەشی بکرێتن بۆ ئەوەی کە ئەو بەرهەمانەیەکەوا لە ناوە خۆدا هەنا پشتگیری بکرێن زیاتر ڕسومی ئیزافیان هەر لە دەرەوە دێت قەت حکوومەت چەند بڕیارەدا چەند هەوڵەدا ناوتەنی سەیتەرە لەسەرەوە بڵێ ئەو مادانەی کەوا لە دەرەوە دێن و لە ناوە خۆش بەرهەممان هەیە ئەوە ڕسومی ئیزافی لە ئەنجومەنی ئابووری هەرێمی کوردستان بڕیاری لەسەر دراکەوە ڕسومی ئیزافی لەسەر فەرز بکرێتن بوو بۆ ئەوەی کەوا پشگیری بەرهەمی خۆماڵی بکرێتن ئەوە پیادە دەکرێتن و دراسەتی لەسەر کراوە و هەروەها زۆر شتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە بتواندرێ بەرهەمی خۆماڵی زیاتر ئەمە لێت ناشارمەوە پێش ساڵی 2023 ئەگەر مقارنەی بکەین لە ناحیەی پیشەسازی بەرهەمی پیشەسازی بچووک و مامناوەند لە هەرێمی کوردستان پێش 2023 لەوانەیە بەرهەممان زیاتر بوو بەڵام دوای کرانەوەی بازارەکان و هاتنی مەوادێکی زۆر ئەمە وای کرد کەوا بەرهەمە خۆماڵیەکە شکست بێنێ بەڵام ئێستا دووبارە ئیعادەی سیاغە کراوەتەوە و هەنگاونراوە بۆ ئەوەی کەوا ئەم بابەتە پێشی لێ زۆر بە کورتی پشتگیریەکی جدی ئەم هەنگاوە دەکرێت هیچ کەسێک ئەمەش مۆنۆپۆل نەکراوە کە بۆ بەرژەوەندی خۆی بچات لە دەرەوە خێر ئەوە قاڵێتێکی نزم و ئەرزان بێک لە کوردستانە نەخێر بەسەر خەڵکیەوە ئەو بابەتە جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگیری سەرۆک حکوومەت وەزیری بازرگانی و پیشەسازی پژگیری ئەو بابەتە دەکەن و ئەو لە کۆتایی کۆبوونەوەی ئەنجومەنی ئابووری ئەم بابەتە لە مەحزەر تەسبیت کرا و پیادە دەکرێت. سپاس بە سەرنجی تۆ کاک شەوکەت باسەوە دەکرێت کە ئەوە مانگی شەشە تازە بە تازە باس لە دابشکردنی خوراکی مانگی دوو دەکرێت بۆ ئەوەندە تاخیر بووە. و تاخیربوونی خۆراک وەکو جەناب داگەدارە ئێستش کاکنزا ئەماشەی پێدا عقدەکان لە وەزارەتی بازرگانی عێراق دەکرێت کە عقدەکان لە وەزارەتی بازرگانی عێراق دەکرێت خۆت زانانی ئەوان عقدەکان بەپێی کاتی خوان درنگات دەستیان کە درنگات ئەوانش درنگی نێن بۆ ئێمە مەسەلە بۆ نمونە عقدی شەکر تقریبا هەموو 15-20 ڕۆژە عقدی شەکرەکە گەیشتە دەستێمە طبعا عقدی شەکرا لە مانگێکە کراوەتەوە بە حسەی مانگێک بۆم نێنێرێ لەبەرەوە تاخیربوونی موادەکان و نهاتی موادەکان هەموو یعنی سەبەکەی گرتە بۆ وەزارەتی بازرگانی عێراق و ئەوان بەرپرسن لەو تاخیربوونەی کە گات دەستێمە چونکە هیچ شتێک بەدەستێمە نیە هەموو عقدەکان شتەکان لە وەزارەتی بازرگانی عێراقە حکوومەتی هەرێم وەزارەتی بازرگانی ئێمە تەنها وەکو جێبەجێکارێک شتەکانەکە دەستمان جێبەجێکرد لەبەرەوە هەموو وەباڵەکەی نهاتنەکەی و تاخیربوونەکەی لە ئەسری وەزارەتی بازرگانی عێراق. بەڵێ کاک شەوکەت لە تا 2015 بزانم ئەو خۆراکی کە دابش نەکە لە جیاتیەوە پارە بە خەڵکەدرا ئەو بڕیارێک بوو لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقەوە ئایا ئێستا شەو بڕیارە ماوە ئەوە چۆن خەڵک تاویز دەکرێت لەو خۆراکانی کە وەرنێک
ئەگەر جۆر لە بەڕێز جەنابی کاکنۆزات مقابلێکی کرد فترەی لەوم بێت یعنی بڕیارەکەەوە زانگێتەوە وەزارەتی بازرگانی خۆبان کاکنۆزات وەکو تەلەفۆنی باسی کرد لەسەر تەلەڤیزیۆن کە قەرەبووی 2016 کرێتەوە بەڵام تا ئێستاکە ئەوەی کە تعلیمات و ڕێنای بۆ ئەنجاتەوە ئەنج بێ مەمنێت چاوەڕێکن ئینشەڵا بەدەستوانگە ئێمەش ئاگادار کرد لە بابەتەکەی ئێمەش ئاگادار جەنابتانە بەڵام تا ئێستاکە هیچمان بەدەست نەگەشتێمە ئەنی چومێدەکە ئیتر تووزێکم ڕەوشە باش بێوەکو ناوچەکانی تری ڕاغباریشە بێ لە ساڵێکە دەهەمانگ باوەڵاتیان بدرێ ئەگەر قەرەبەوەکە گەشتە وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی لانجان جەنابی کاکنۆزاتوان تەعمیم مەکرێ بۆ ئێمەش کاتە ئیشکاری پێکەین بەڵێ کەواتە کاک حسێنێکەرە و سەرنج بۆتەژی بیت مژارە قەرەبووکردنە وڵاتیان بپارە بێگومان 2015 ڕاوەستکە بەتایبەتی کوردستانی گەلو چت بێژیت وەزارەتە بازرگانی عێراقی بۆ فەیەکێک و تو تەنسیقل نەبەینەوە وەزارەتە بازرگانی هەرێمێتکەی هذا بريارة وبريارة دبيت بجهبين شنكو بريارة انجمني وزيران البغداد واكيد اف بريارة هتا تنفيذ كرن بلان ديف معلومات تم قشتينا وكوبون ما حاضر يا خويا كريل ديف بازرگاني قشتي برابرتي قشتي بازرگاني كو بيانات ما يتنارتين كو چند هايف ما مواد دابش كرين چند آکنجیت هرم دهوک و اربیل و سلیمانیه حتی قال چند آکنجیت آواره اویل هرم و ما اف بيانات هنارتين بوان وك سيدي وداتا بس الديف او كوبونات ام حاضر بون قلوان كو اوان اف ميزانيه نيه چونكو اف قرابو كرنا نبز بو هرم كردستانيه اف قرابو كرنا بو همي بله كواتا باسي سيستم كنيتي تكرم الكتروني كرنا بله الكتروني كرنا سيستم بيدانا في خارنه اهين خارنه گلوف سیستما بریار برف کی بگیشت هذا بريار الصالة 2010 هكو من قوتا تلديف قالك مرحلة نأكر مرحلة يكم كونه مادة دبنا شار قال شيري بيتشيكا كو قربو كرن شار 1500 مرحلة دي تقريبا 6 صال صار شول كان كو دي عندك جارات بيجنا بطاقة تموينية ذكية عندك جارات بيجنا بطاقة تموينية إلكترونية قال صندوق النقد الدولي قال رخراوة جهانية معروف WFP يا متحدة ودانشتين هاي حتى نكامة حسكر اف تجربة هبي تلدهوك كو هاي الدوميز او كامباما يا دهوك كو اف موضوع فاوتشر كارتينن اوان حتى نكامة كاك سنة اكر زور كورتي بريال جيبو معاشيان صرف مليون كو 500,000 او دهاتا كي باش هي بي في بايعينين بايعوان بهتا برين قالوا اف بريال كيف يا مرياتي اكر زور كورتي هذا هر قال مسألة إصلاحه وأكيد ما وكهرم أفاجي ما خطوات توافيتي نبيدي بتايبة البارز جهاد وهوكو هفلير وسليمانية وبيانات من هنارتيا بغداد كحاسبة مركزية والبيرو أفحصايا هاي وبلايا هاتيا تنفيذ كلام. برجال سباس بوميفانين من تماشافانيجاكو ما بحثي مسألة أهين خارنة أو خارنة كل بغداد بيجومان سرنجا هميال سر نوعيات فيها بو لسر عدد يجي بيجومان هبو حكومة العراق هول ضد إصلاح بدك دمك كده نه مادة كده شار مادة جي أبنا شانت هيفا أبا هيفا شاشة هيفا دا وجي شانت كراسكن كم دينا دا بشكن بيجومان برانيا خلكي جي النوعيات أبنا رازية بس سرنجا خلكي نيامة هي بدارين سرنج بولاين بيوندي درجة بن تاجر كده دا بشكن برسك كده ناجرين بجيانا ويا روجانا ودخيرو خشيان دابن